پرۆژەی هێلان یەکێک لە پرۆژانەی بۆ پاڵپشتیکردن و هەروەها دەستگیرۆیی بەشێک لە هونەرمەندان و لە کەسایەتی هەرە دیارەکان لە ئێستایان پرۆژانە بەردەوامی هەیە و توانراوە کە پێشانگایەکی شێوەکاری بۆ بەشێک لە کارە هونەرەکانی هونەرمەند شەماڵ سعدوڵا بکاتەوە. پرۆژەی هێلان بۆ پاڵپشتی و ناساندنی تواناکانی هونەرمەندانی لاو بەردەوامە لەسەر چالاکیە هونەریەکانی. سەفین حەمید سەرپەرشتیاری پرۆژەی هێلان بۆ کورسات مەگەزین ڕاگەیاند. ئەم پرۆژەی وەرزی و هەموو ئەو گەنج و لاوانی بەهرەیان هەیە لە چوارچەوەی پاڵپشتیەکانی گۆتەی ئەڵمانی و ناوەندەکەمان هاوکاریەکرێن. وتیشی ئەمڕۆ پێشانگایەکی شێوەکاری بۆ مامۆستا شەماڵ سعدوڵا بۆ زیاتر ناساندنی کارە هونەریەکانێتی. پرۆژەیە کە هەمانە بڵێن ئەو شوێنێکی هونەریە و هەروەها فێرگەی فۆتۆگرافیە. ئەمە ماوەکە لەگەڵ پەیمانگای گۆتەی ئەڵمانی و بە هەماهەنگی لەگەڵ سێڤگەرەی و فرێمینگ فۆتۆ جۆرنالیزم سکول کۆمەڵێک چالاکیمان هەیە لە پرۆژەیەکە بە ناوی پرۆژەی هێلان بۆ سەپۆرت و داعمی ئەو گەنجانەی کە هونەرمەندن و بەهرەیان هەیە و زیاتر مەسەڵەن نەناسراون یان هەندێکیش هەنە ئەزمونیان هەیە، بەڵام ئەمە زیاتر ئەوانەی کە بەهرەیان هەیە و دەمانەوێت سەپۆرتیان کەین و کارەکانیان پێشان بدەین. ئەو پرۆژەیە کۆمەڵێک پێشانگای هونەریە و هەروەها کۆنسێرت و میوزیکیش تێدایە و ئەمە ئیشمان ئەو پرۆژەیە وەرزیە، یعنی بڵێن سێ مانگە ڕۆژانی شەموانە و هەر چالاکیەک ماوەی هەفتەکە تا دە ڕۆژ دەخایێنێ نمایشەکە و وەکو باسم کرد زیاتر مەبەستمان ئەوەیە کە حرەکەتی هونەری دروستبی لە کوردستان بەتایبەت لە شاری هەولێر بۆ سەپۆرتی ئەو هونەرمەندانە کە کاری جوان و باشیان هەیە و کە ئایدیای جوانیان هەیە لە ڕێی هونەرەوە تەڕەح دەکەن.